هەموو پێغەمبەران بۆ قەومێکی تایبەت لە شوێنێکی تایبەتە هاتوون. تەنها پێغەمبەری خۆمان نەبی صلی الله علیه و سەلەم بۆ هەموو بەشەریەت هاتووە تا ڕۆژی دوایی. دیقەت بن، نە شوێن ئیحتیوای پێغەمبەری خواکە صلی الله علیه و سەلەم وەکو پەیام، نە کاتیش ئیحتیوایەکە. لەو کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم هاتووە بۆ هەموو بەشەریەت هاتووە. سبحان الله، زۆرە. تۆ لە ناو مەکەیە هێشتا لە ماڵەکەی خۆ دەرنەچوویت، یا ئەیوهە الناس ئینەما ئەنا رەسوول الله ئیلەیکم، من پێغەمبەرم بۆ ئێوە. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بۆ هەموو خەڵکی هاتووە، وەکو بە خەڵکی ڕاگەیەنێ ئەفەرمێ وكان النبي يبعث إلى قومه خاصة وبعثت إلى الناس عامة. همو پێغەمبەرێک بۆ قەومەکەی یاخود بۆ بنەماڵەکەی یاخود بۆ شوێنێکی خۆی هاتووە لە کاتێکی تایبەتە، بەڵام من بۆ هەموو خەڵکی هاتووم. إنما أنا رسول الله إليكم. باشە خۆشەویستەکانم، وما أرسلناك إلا چی؟ إلا كافة للناس، وما أرسلناك إلا چی؟ إلا رحمة بوشي بالعالمين. هر إنسان نخير جنوكشي لقلايا كبيغمبري خاصة صلى الله عليه وسلم بويان هاتوا.